بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆم دانین. پێیان وایە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ئێستادا ئەوەندەی تر قورسایی دەخاتە سەر ژیانیان. ئەو هاوڵاتیانە داوا دەکەن ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ کاتێک دوا بخرێت کە یەکریزی سیاسی و نیشتیمانی هات بێتە ئاراوە. ئەگەر ڕیفراندۆم بێ و ڕاست بێ هەمومان لەگەڵیین، بەڵام نییە. من وەکو هینەڵێم وەکو هاوڵاتیەک 27 ساڵێمە درۆمان لەگەڵ ئاکرێ. ئەیدەنکەی من کواکەیەوە بۆ پەرلەمان بە دەقیقەیەک لابرا. سەرۆکی پەرلەمان درگاکەیان لەسەر داخستویان فەرموو لە هەموو عالەمەشتیوانی کاکە ئەوە لە بەرەوەک هیچ ناڵێمەوە وەمان لاتۆ ناومێت بی لە ژیانی تر تا بە قاچێکەوە من 37 ساڵ لە دایرم ئێستا هیچ کەسێک هیچ حسابێکم بۆ ناکەم. ئەڵێ من نە ڕیفراندۆم نە دانیشتن پێشخۆڵەکان بۆ بە قسەی سەرمێزی چاخانە هەر باسەکەن و باسەکەنەوە حساب بۆ میلەت ناکەن درۆیە. بەڕای هاوڵاتیان پێگێنانی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم و سەردانی وەفدی دانوستانکار بۆ تاران و ئەنقەرە و بەغداد و کۆبوونەوەی دووقۆڵی و سێقۆڵیەکانی پارتی لەگەڵ لایەنەکانی تردا شکستی هێناوە تا ئەو ڕادەی کە هاوڵاتیان بڵێن متمانەیان بەم دەسەڵاتە نییە کە دەوڵەتی سربەخۆی کوردستانیان بۆ دروست بکات. لەم کاتەیە کاتێکی گونجاو نییە بەڕای من بۆ کاتی ڕیفراندۆمان نییە. ئێمە میلەتەکەمانوی برسیە کار و کەسابەتی نییە. خەڵکی کاکە نان نییە بیکۆ وەکتی ڕیفراندۆم نیە. ڕیفراندۆمی بکرێت ئەوەنی تر ئەرکی سەرسوانی هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانە قورسە بێت. بەس پێشم باشنی ئێستا لە وەزعی ئێستادا بکرێ دەنا هەر بەڵێ ینی ناچارم بەڵێ بدەم کەس حەزی لێ نییە ماڵی خۆی نەبێ هەموو کەسێک حەزی لێ ماڵی خۆی هەبێ بەس کە ماڵی خۆشت دانا دەبێ بەرنامەی بۆ دابڕێژی دەبێت ناو خۆمان یەک بین. جارێکی تر داوا لە برادرانی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی داوا لە مامۆستا عەلی باپیرەکەم داوا لە کاک عومەری سەیعەلیەکەم داوا لە کاک مەسعود بەرزانیەکەم تکایان لێکم با ڕێککەون تکایان لێکم بە ئەم ڕیفراندۆمە لە کاتی خۆیان بکرێت بە ئەم ڕیفراندۆمە بکرێت بۆ ئەوەی ئایندەی مناڵەکانمان سەلامەت بن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەڵگری قورسایی قەیرانی دارایی و قوربانی دەری بڕیارە نادروستەکانی ساڵانی ڕابردووی کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن لە ئێستاشدا و لا پرسێکی چارەنووسازی وەک سەربەخۆیی و جیابوونەوە لە عێراقیشدا سەرکردایەتی دەسەڵاتداری سیاسی کورد ناگەڕێتەوە بۆ ڕای هاوڵاتیان و ڕەچاوی ئەو بار و گوزەرانە خراپەی ئێستای هاوڵاتیان ناکات. ئیحسان سابیر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.